تۆگە گیرفانێتیای نەبێت یەکڕی خەڵک چاوەڕێی معاشە. جژنی ڕەمەزانی هات مەلای جەنابێ هەروتە بازار کزە بۆ ئەم جەژنە بازار چۆنە؟ ئەم جەژنە هەر وێرانە، ئەم جەژنە بازار هەر نییە، خەڵک کەس پارەی پێ نییە، چاوەڕێی موچەیە، موچەژم ڕۆناسبێنێ ئەوە موچەکەیە و ساڵان ئەم کاتە بازار بەرناکەوت. ئێستا تەسویرێکی بازار کە بزانە بازار کەستێ بەراورد بە جژنی ڕەمەزان قەرەباڵغتریان چۆڵترە. فەرقی هەیە، ئێستا چۆڵترە، ڕۆژ بۆ ڕۆژ بەرەو چۆڵیە ڕوە. ئەوە تەقریبەن 38 ساڵە لەم بوارەیان ڕەبتی بەو شتۆ نییە، بەڵام ڕەبتی بۆیە کە خەڵک پارەی پێ نییە. تۆگە گیرفانێتیای نەبێت یەکڕی خەڵک چاوەڕێی معاشە، لە ساعت 75 خەڵکیش معاشخۆرە. ئێستا تۆزە لەمەوە پێش نییە 5-6 کیلۆ ماوە بە پێگەڵە دوای جەژن پارەکە بووێن 6 کیلۆ بە قەرز. فەکەیەتی ئەمە گۆشتی کاوڕە، ئەمە بۆ برژانن، بۆ هەڵکزانن، ئەمە ئیتر ڕۆحی گۆشتامە. ئەمەش بربڕەکەیەتی هەلای بربڕەکەیەتی، ئەمیش بۆ قۆزی زیاتر خەڵگەی دار.